لە دەستی مندا هەیە ئەو تابقەیە کە لە بریتانیاوە تەزدیر کراوە بۆ عێراق لە دوای ئەوەی کە لەگەڵ کاکڕاژان لە تۆڕی میدیایی 1964 هاتین بۆی راپۆرتێک ئامادە بکەین لەسەر داگیرکاری پۆلۆنیەکان لە شاری خانەقین. ئەم شوێنە ئێمە تێدان گۆڕستانی پۆلۆنیەکانە لە شاری خانەقین. لە کاتی تۆمارکردنی راپۆرتەکە کۆمەڵێک شتی نامەمان بینی بەداخەوە کە پشتگوێ خراوە بەڕاستی حەقەلایەنی پەیوەندیدار بایەخ بەم شوێنانە بدات، ینی ئەوەی کە لە دەستی مندا هەیە ئەو تابقەیە کە لە بریتانیاوە تەزدیر کراوە بۆ عێراق بنەماڵەی دووگەڵ یەکێک لە بنەماڵە هەرە ناودارەکانی بریتانیا و سکۆتلەندا تابقەیان تەزدیر کردووە بۆ تەواوی بۆ بەشی زۆری وڵاتەکان لەوانش عێراق و کوردستان. ئەمە نمونەی زیندووە کە ئەو بنەماڵەیە تابقەیان هێناوە لە سەردەمی جەنگی دووەمی جیهان و هەروەها ئەمەی کە لە دەستمدایە کێڵی یەکێک لە گۆڕەکانە کە بەداخەوە سەرجەم گۆڕەکانی گۆڕستانی پۆلۆنیەکان کێڵەکانیان لەلایەن کەسانی نادار دیارەوە شکێنراوە بەداخەوە. دەستخۆشی لە کەناڵی 1964ەکەین کاکڕاژان و کاک سەربەست بۆ هاوردنی ئەو چەند پارچە تابقە کۆنانە کە پەیوەندی هەیە بە پاڵاوگەی نەوتی خانەقین بە گشت و سۆزیکەوە تەلەفۆنیان کرد و ئێستا هێنینێ بۆ مۆزەخانە خانەقین. ئێستا ئێمەشە بە گشت خۆشحاڵیگەوە لێیان وەرگردین ئینشاڵڵا بە شێوەیەکی جوان نمایشەکەین و دەستدان خۆش بێ و نمونەدان زۆر بێ و هەرچی.